بەبوونی هاتیی مانجی پیرۆزی ڕەمەزان پیرۆزبایی ئەم مانگە لەگەشت مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستان بە تایبەتی دەکەم. ئینشاءڵڵا ئەم مانگە دەبێت تەمای خێر و خۆش و ئاسوودەیی ژیان بۆ هەموو مسلمانانی کوردستان و جیهانیش بەگشتی. سپاس بەخوای گەورە ئەو کڕۆنێشەوە هێدێری بەرە و نەمان دەستی و ژیان بەرەو ئاسایی بوونەوە دەڕوە. سپاس بۆخوای گەورە کە ئێمە لە قۆناغێکی سەخت هاتوین بەرەو قۆناغێکی باشتر ماوەی 2 مانگ بوو لە وەزعی ناخۆشدا بووین بەهۆی ئەو ڤایرۆسە کوشندەیەوە. بەڵام سپاس بۆخوا سپاس بۆ هەموو لایانی پەیوەنددار و حکوومەت و هاوڵاتیان کە هەمومان شان بەشانی یەکتر ئەو قۆناغە سەختەمان تێپەڕاند. ئێستاش ئێمە لە دەواازەی مانجی ڕەمەزانی پیرۆزین. داواکارم لەخوای گەورەکە و مانگە ببێتە قۆناغێکی زۆر ئاسانتر و سەرکەوتوتر بەرەو بەسەر هەموو ئەو نەخۆشیانێک کە بەرەو یەخەمان هاتن و بە تایبەتی ئەو ڤایرۆسە کوشندەیە. سەرەتا مانگی ڕەمەزان لە هەموو مسلمانان پیرۆز بێ و کورد بە تایبەتی و ئامادەکاریش تەبعاً پێویستە چکە مانگی ڕەمەزان مانگێکی پڕخێر و بەرەکەتە مانگێکی خۆشە یعنی ئامادەکاریە کرێسە من وەکو خۆم هاتووم پێداویستی ڕەمەزان کڕمی پارشێ و یاخوتی ئێوارە و زۆر دڵیشم خۆشە بە هاتنی مانگی ڕەمەزان. سپاس بۆخوا دوکاندارەکانی میلەتی کوردستان ئەو کەسانن کە لە وەختێکە کاتی ڕەمەزان بێ قۆرخی بازار بکەن داوایان لەکەین کە چۆن پێشتر هاوکاری خەڵکیان کردو ئێستا شاوا لە شتومەکانیانە بتوانن بازاڕەکان قۆرخ نەکەن و سعرەکانیان داشکانی تیا بکەن بۆەوەی خەڵکی ئیسیفادە بکەن. بەبوونی مانجی ڕەمەزان هاتم ڕخۆم ماڵمدارم بۆ ئەشای مانجی ڕەمەزانە و لەخوای بە زیادبی بازار باشە کێشەی نیە ئاسانکاری کردیا حکومەت بازار ئێستا بوو تێوە شکر بۆ خوای کێشەمان نیە بەڵام داوا لە حکومەتێکین ئاسانکاری زیاتر کە بەبوونی مانجی ڕەمەزان خەڵکەکە ڕووی لە بازار کردی لەو پێداویستەکانی ڕۆژانیان وەکو خواردەمەنیەکان گۆشت و شیرنەمەنی و ئەرزاق و بەهۆی کەرنتینەوەش خەڵکەکە ناتوانانی زیاتر ڕوو لە بازارکە بەس کەمە دێن سعرەکان هەر لە جێخۆنە بەبوونەی مانجی ڕەمەزان ئەمە گرانمان نەکردیە گۆشت کیلۆ بێ 11,000 بە ئێسکەوە نەرمە بە 13,000 هەر لە یەک قیاس شەوی هەر تا پێین بکرێ کەمترە فرۆشین زیاتر نافرۆشین.